خۆشەویستان ئینشەڵڵا کاتان زۆر لێ ناگرم. پێشەکی تقبل الله منا ومنكم، خوا لێمان قبول کات نوێژ و ڕۆژ و عیبادەت. جەژنتان پیرۆز بێ یا ڕەبی، خوای گەورە بیکاتە مایەی خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان. خۆشەویستان، مانگی ڕەمەزان تەواو بوو. ئەوەی کە گرتوویەتی ئەلحەمدولله بەڕێی کردووە بە شێوەیەکی ڕێک و پێک دڵخۆشە. ئەو عیبادەتەی خوای گەورە فەرزی کرد لەسەرمان، ئەلحەمدولله بە سەربەرزی بەڕێمان کرد. بەڵام ئەوە بزان وەکو ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ: إن مشقة الطاعة تذهب ويبقى ثوابها. ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە دەیبینن لە عیبادەت و خواپەرستیە دەڕوات، ناڕەحەتە بی، هیلاکە بی، ماندوو ئەبی، برسیتە بێ، تینوتە بێ، لە کۆمەڵشتی زۆر خۆت ئەپارێزی، ئەوە ڕۆشت. ئەوەی نانی خواردو ئەوەی نانی نەخوارد هەمووی ڕۆی، بەڵام پاداشتەکەی چاوەڕێی ئەو کەسانەیە کە بە ڕۆژوو بوونە. پاداشتە گەورەکە لەلایەنی خوای پەروەردگارەوە دەبەخشرێ بەو کەسانەی کە بە ڕۆژوو بوونە، الحەمدولله. بۆیە ناڕەحەتەکان و برسێتەکە ڕۆشت، بەڵام پاداشتەکە چاوەڕێیە. داواکاریتم لە خۆشەویستان ئەوەیە لە قورئان و لە حەدیثە لە دینە شتێک نەهاتووە بە ناوی ئەوەی کە دوای مانگی ڕەمەزان، تەنها مانگی ڕەمەزان ئافرەت بۆی نییە سەری ڕوت بێ، تەنها مانگی ڕەمەزان ئافرەت بۆی نییە بێ لەچک بێ. شتی وا لە دینە نییە. دینی ئیسلام واتە ئەوەی کە بەردەوام بی لەسەر عیبادەت و خواپەرستی. یەکێک لەو عیبادەتانە بۆ خوشکە بەڕێزەکان، بۆ خێزانەکانتان، بۆ کچەکانتان با خۆیان داپۆشن، داپۆشراو بن بە جلێکی شەرعیەوە، با سەردانی خەڵکی بکەن و خەڵکی بیان بینێت. بۆیە ئاگدار بن، لە خوا بترسن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ: وشر نسائکم المتبرجات. خراپترین ئافرەتانی ئێوە ئەو ئافرەتانن کە سافیرن، ئەو ئافرەتانن کە خۆیان داناپۆشن. پێت خۆشە خێزانەکەت، کچەکەت خراپترین ئافرەت بێ لەلایەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بێگومان ئەو هەر لە خۆیەوە قسە ناکە. بۆیە خوا کچەکانتان، خێزانەکانتان، ئەوەی کە دەسەڵاتتان بەسەریدا هەیە، با خۆیان داپۆشن. چونکە خۆ داپۆشین فەرمانی خوایە بۆ هەموو ئافرەتان بەبێ جیاوازی. حتا خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچەکانی بۆیان نەبووە سافیرە بن، خێزان و کچی سەحابە بۆیان نەبوو سافیرە بن. خێرە بۆ تۆ حەڵاڵە؟ بۆ دڵی تۆ لەوان پاکترە؟ نەخێر. چونکە لە دوای دڵی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت، دڵی سەحابە لە هەموو دڵێ پاکتر بوو، بەڵام خوای گەورە فەرزی کرد لەسەر خێزانەکانیان، کچەکانیان خۆیان داپۆشن. بۆیە لە چک باوی ماوە، لە چک فڕێ مەدەن. خۆشەویستان، ڕێگای خوا بگرن. دوای مانگی ڕەمەزانیش وەرن بۆ مزگەوت، وەرن بۆ نوێژی جەماعەت، چونکە هەموو نوێژێکی جەماعەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خێری حەجێکی هەیە. هەموو نوێژە خێری حەجێکی هەیە. ئەوەندەی توانات هەیە مەجالی تێدایە وەرە بۆ مزگەوت، وانەزانی مانگی ڕەمەزان ڕۆشت و تەواو. قورئان خوێندنیش ئاگاتان لێ بێ. ئەم قورئانە پیرۆزە تەنها بۆ مانگی ڕەمەزان نهاتووە. دوای مانگی ڕەمەزانیش لە خزمەتیا بە، کەم یا زۆر بیخوێنە. ئەتوانین نیم سەعات سەعاتێک مۆبایلەکەت دابنێ و قورئان بخوێنی. مەڵێ کاتم نییە. ئەی بۆ چەند سەعات کاتت هەیە بۆ مۆبایل. بۆیە لە کۆتاییدا دەڵێن با بە خۆماندا بچینەوە. هەموو جارێکیش باسی دەکەین نۆجەژنانە حرامە، بەم شێوەیە کە ئیزدیحام دروستە بێ وەکو تەعزیە. ئەم نۆجەژنانەی دروست نییە، ئاگدار بن. تەعزیە تازە مەکەنەوە. 2 ڕۆژ 3 ڕۆژ دوای جەژنی قوربان مردووە کابرا دووبارە تەعزیەکەی بدابنێتەوە. نزیکی 10 مانگ 11 مانگە، زیاتر کەمتر. ئەمە بەڕاستی کارەساتە. 7 مانگە 10 مانگە کەسەکە مردووە دووبارە بێ دووبارە تەعزیە دابنێتەوە. ئەمانە دروست نییە، ئەمە بیدعەیە ناشەرعیە. ئاگدار بن، ئەم شتانە مەکەن، لە خوا بترسن. سەردانی خەڵکن، بەڵام دووبارە تەعزیەکە زیینوو مەکەنەوە. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە ئەم مانگە بکەیتە مانگی خێر و خۆشی بۆمان، هەروەکو چۆن مانگی ڕەمەزانت کردە مانگی خێر و خۆشی بۆمان. یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی. خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی. نوێژ و ڕۆژ و عیبادەت لێمان قبول کردبێ. خوایە گیان وامان لێ بکەی بەردەوام بین لەسەر عیبادەت و خواپەرستی هەتا ئەو ڕۆژەی ڕۆحەکەمان لێ دەسێنیتەوە. خوایە گیان
هەر چۆن ئێستا کۆمانت کردەوە ئەوە لە بەهەشتا کۆمان بکەرەوە. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. دوباره جشنتان پیرۆز بێ و خوای گەورە مبارەکیکە و قبوڵیکە إن شاء الله.